ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیست مناوڕە تۆفیقم لە ئەڵخێنشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. لە سووریای نوێدا ڕەوشێکی تازە و گرنگ هاتۆتە پێشەوە بە ڕێکەوتنی کورد لەگەڵ حکوومەتی نوێی سووریا کە دوێنێ ڕێکەوتنیشی گرنگ لە نێوان هەر یەک لە مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی هەسەدە لە ڕۆژاوای کوردستان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا ئیمزاکرا. ڕێکەوتنەکە زۆر گرنگە، دانانە بە مافەکانی کورد دوای چەندین ساڵ کە لە سووریادا کورد بە هیچ شێوەیەک مافی نەبوو، تەنانەت مافی بەدەزێنانی ناستامەشی نەبوو. بەڵام لە دوێنێەوە کە ئەم ڕێکەوتنە ئیمزاکراوە کورد خاوەنکیانی سربەخۆ و پارێزراوی خۆیەتی بەشدارە بێت لە بنیادنانەوەی سووریای نوێدا. هێزەکانی دەخاتە پاڵ هێزەکانی وڵاتی سووریای نوێ. دواتر بەشدارە بێت لە نووسینەوەی دەستور و داڕشتنی ئەو هەیکەلە نوێی کە لە سووریادا لە نێوان هەموو پێکاتەکان بە هاوبەشی بە تەوافق بە دانان بە مافەکانی هەموو پێکاتەکان جێبەجێ دەکرێت. قۆناغی نوێی سووریا چیمان پێ دەڵێ؟ کورد دەتوانێت چۆن لە نێو ئەم گۆڕانکاریە نوێیانەدا لە ناو سووریادا خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو ڕۆژە تازانی کە دێتە پێشەوە. مەترسیەکانی سەر ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کەم دەبێتەوە بەوەی کە تورکیا و هێزەکانی هاوپەیمانی بەردەوام هێرشیانە کردە سەر ئاوارەکانی ئەفرین و ناوچەکانی دیکە کە بەهۆی هێرشەکان و پەلاماردانی سوپای تورکیا و هاوکارەکانی ئاوارە بووبوون دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان ئەفرین و گرێسپی و سەرەکانی و لە داهاتوودا کاتێک کە دەستور دەنووسرێتەوە مافەکانی کورد زیاتر دەچەسپێ لە نێو ئەو دەستورەدا یاخود نامشۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەو بابەتانی کە لە سووریادا ئێستا هاتۆتە پێشەوە وە گرنگن بەنسبەت کورد و سەرجەم پێکاتەکان لە سووریا و بە سەرجەم ناوچەکەش گرنگە بە میوانداری بەڕێز هۆزان ئەفرینی چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە گفتوگۆکەین. بەخێر بێ کاگۆزان. طبعاً وەکو باز دەکرێت قۆناغێکی مێژووی گرنگ لە ئێستای سووریادا تۆتە ئاراوە بە تایبەتیش بۆ کورد لە ڕۆژاوی کوردستان. ئەم قۆناغە مێژوویە کە ئێستا هاتۆتە ئارا جەنابتان چۆن هەڵسەنگاندن و خوێنەوەی بۆ دەگەن کاگۆزان؟ زۆر سپاس. ڕێکەوتنی دەهی ئادار 2025 لە تاوای گەلی کورد و کوردستان و بە تایبەت کوردی ڕۆژاوی کوردستان و لە ناو کوردی ڕۆژاوی کوردستان بە تایبەت لە ئەفرینیەکان و سەریکانی و گرێسپی ئەم ناوچانەی کە دابرابوون لە ڕۆژاوی کوردستان و لە سووریا بۆیە و لە کوردانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لەبەرەوەی خۆیان ئەوەندە خەفەتیان خواردبوو کە وەکو خەڵکی لازیقیە و ئەوەنی دیکە لێوەرن لەبەرەوەی دوورپێش بوون و ناوچەیەکی مەترسیدار بوو. بەڵێ من پیرۆزبایی دەکەم کە هەنگاوەکی گرینگە، بەڵام بەداخەوە هەندێک کەس هەیە بێناڕازیە بۆ لەبەرەوەی خۆیان خەڵکی ئەفرینین. یەکەم من فەرق و جیاوازی ناکەمێ، بەس خۆیان خەڵکی ئەفرینین، خۆیان کوردن و کوردی ڕۆژاوانە، بەڵام لە ئەفرین نەژیاون، کە سوکاریان لە ئەفرین نەبووە، کوشتن نەبووە، لێدان نەبووە، ماڵی و ئەملاکیان نەڕووخاوە، چەتەکان ماڵی ئەملاکیان نەدزیە و زەیتونیان نەدزیە و یانی بەو شێوایی. بۆیە تەنها لە شوونی گەرم و خۆش و باش قسەی خۆیان دەکەن کە ئەمە خیانەتە و ئەمە جەهیلیە و ئەمە فلانە و ئەمە بێوانە و ئەو بەو شێوایی قسە ئەکەن. بەڵام بڕاستی پێم وەبوو وەکو چۆن نێلسۆن ماندێلا گوتی من بۆچی کە ئەوەی ئەتەتورک من پێ رازی نەبووم میدالیەکە بە خۆتان یەک ساعت بکەن بە کورد ئەنجا ئەزانن چۆنە. منیش بۆ ئەو برادەرانە ئەڵێم ئەوەنەی کە ناڕازین و شەڕ دەکەن نەکو ناڕازین بە ڕەخنە بکەن، ڕەخنە حەقە، بەس ئەوەی کە شەڕ دەکەن لە کەناڵەکان و لە میدیاکان پێیان ئەڵێم یەک ساعت خۆتان بکەن بە ئەفرینی. 7 ساڵ ئەفرین لەژێر ئەو جەنگەدا بوو، 7 ساڵ ئەفرین لەژێر دز و کوشتنی لەلایەن چەتەکانەوە بوو و لەلایەکی دیکە ڕژیمی سووریا فرقەی چوار 7 ساڵ
کە برادرانی ئێمە عەلەوی سەرپەرشتیان دەکرد کە ئێمە ئێستا براوانی لەوان دەکەن و دڵیان ئێمە لەگەڵ ئەوانە حوت ساڵ ئەوانش دۆڕپێکی ئێمە دکرد مناڵی ئێمە بێشیر و بێ خواردن دمردن لە شێخ مەخسوود و ئەشرەفیە و ساڕێکی توندیان بەڵێ بەلە تلقراح و ئەو نەوچانە یعنی ئێستا ئێمە وەکو کورد ئەمە دەرفەتێکی مێژوویە دەرفەتێکی مێژوویە بۆ ئێمە دیرۆکە بۆچی ئێمە ڕازی نەبن ڕێکەوتنی دەهی ئادار ڕێکەوتنەکە دیرۆکی و مێژوویە بوو گەلی کورد لەبەرەوەی یەکەم جارە سەرۆکی سووریا لەگەل کورد وڵایانی کوردی دانیشێ و دەربارەی ژیان و خەبات و داخۆزیەکانی گەلی کورد ئیمزا بکەن بەڕاستی ینی مافەکان ئیمزا بکەن و بەحثی دەستور دەکەێت ئەڵێ ماف ینی مەسلەی کورد لە دەستوردا يعني كواتا مسألة دستوري كواتا للدهاتو للجني دستوري كرد جيجي دبي باش أما زور مهمة كواتا كاغ هوزان بابي نسر بابتي شي زور جرينج طبعا يعني أول ركوتني كإمزاكرا كومالي خالي جرينج لبرجوندي كرد لروجاوي كردستان تيدا إمزاكرا وجيكراوتو طبعا خالا كان اما يك بيشي باز دكين بتايبتي يعني اوي كجناب داماجد بيدا بابتي عفرین و گرێسپی و سەرێکانی و شێخ مەقسوودە و ناوچانەکە ینی ئاوارەیەکی زۆر هەبووە ینی ڕاستەوخۆ دوای ئەم ڕێکەوتنە کە ئیمزاکرا دەبێم ئاوارانە بگەڕێنەوە بۆ شوێن و ینی زێدی خۆیان و دواتریش یەکێکی دیکە لە هەرە مەترسی و هەڕەشە گەورەکان کە جارێکی دیکە پەلاماردانی سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی هاوپەیمانی کۆتایی پێدێت چکە بۆ دەڵێم ناوچانە ناوچەی سووریان و دەبێت لە ژێر پارێزراوی سوپای سووریا و هێزەکانی ینی ناوخۆی سووریا بن کەواتە ینی ئەمە جارێکی دیکە زەمانەتی پاراستنی ناوچە کوردەکان دەهێنێتەوە ئارە کەواتە بە فعلی ئەم ناوچانە پارێزێنە داهاتوە لەلایەن دەوڵەتی سووریاوە لە بەرامبەر تورکیا و هاوپەیمانەکانی بەڵێ لەوانەی خروقات ببن لەوانەی هەندی چونکە گروپی چەکدارەکان هەنە وەکو حەمشات و حەمزات و ئەمانە ماون ئەمانە لەوانەی لەژێر کۆنتڕۆلی دیمەشقانین لەژێر کۆنتڕۆلی تورکیادانا لە عەفرینن لە سەرێکانین لە گرێسپین لەو نەوچانانە بەڵام من دڵنیام ترامپ ئیدارەی ترامپ چارەسەری ئەو کێشەیش دەکات لە داهاتوو یەکسەر نا من ناڵێم وەڵای یەکسەر شاردوواستێ یەکسەر ئەوە نا بەڵام لە داهاتوو ئەوەش چارەسەر دەبێت و ئەم پرۆژەی ئێستا ڕێکەوتنی نیوان دەوڵەتی سووریا و کورد ئەتوانم بڵێم ئەمە پرۆژەی ئەمریکایە و سعودیایە ئەمریکا و سعودیا ڕێکەوتن بوو ئەوەی کە ڕۆلی تورکیا و ڕۆلی قەتەر نەمینێ لە سووریا ڕێگەی کوردەوە و ڕێکەوتنی لەگە دیمەشق و ئیسرائیل هەرچەندە ئیسرائیل دەرەوسەی سووریایە ئیسرائیلیش دەستی تێ هەیە چونکە ئیسرائیل ئارامی دەیەوێ بۆ خۆی چونکە مەترسی لەسەر ئیسرائیلش هەیە ئەگەر لە سووریا وەزعکە تێک بچێ ئێستا بوونمونە کە ئیسرائیل پشگیری عەلەویەکان دەکا بۆچی خۆ ئیسرائیل لە زانێ عەلەویەکان کاتی خۆ هەمیان لەگەڵ ئیران بوون لەگەڵ رووسیا بوون لەگەڵ ئیسرائیل نەبوون بوونمونە لە دژی ئیسرائیل بوون بەڵام ئێستا ئیسرائیل پشگیری لەوان دەکا یعنی ئەمە ینی ئەوەکی زۆر گرینگە ینی خاڵێکی زۆر گرینگە بۆیە ئەمڕۆ کورد داوا لە کەس ناکە من بینیم لە سوسیال میدیا و ئەوەنە هەندی بەرادەران لە ئیسرائیلی داوای لە کورد دەکردن ئێیان گوتن کاکە ئێوە بە فەرمی داوا بکەن لەسەر سوسیال میدیا ئێمە داخواز دەکەن لە ئیسرائیل وەرێ پشگیری مەبکە خۆی بە فعلی پێدوانی ئیسرائیل پشگیری کوردەکە خۆتا خۆی لە قسەکانی جەناب تاوا دەرەکەوێت و ئەوەشی کە دەوترێت ینی بەڕاستی لە پشتی پەردەوە وڵان ئیسرائیل ینی پشگیریشی گەورەی کووردە لە ڕۆژاوی کوردستان بە حەقە کاکە من شتێکی بڵێم بایمە واقعی بن ئەمە پانۆرامایە ئەبێ ڕاستیەکان لە پانۆراما بێت بادڵنیایی ئیسرائیل دەستی لە هەموو شوێنێکی دنیا هەیە ئیسرائیل سەر بە جوواکانە یەهودی لە هەموو دنیا دەسەڵاتن بایمە ڕاستیەکان ئاشکرا بکەن چی دەوڵەمەندی دنیا هەیە یەکەم ئیسرائیلیە چی کەسی بازرگانی دنیای یەکەم هەر ئەوە بیناساز هەر ئەوە پیشەساز هەر ئەوە چی ئەوەی دنیا هەیە کە لە ئەستی هەری بەرزە لە عیلم و لە زانە و لە هەموو شتێکی هەر یەهودیە بۆیە یعنی من نتوانم بەڵێم وەڵا ئیسرائیل ڕوولی نییە لە سووریا چۆن ئیسرائیل ڕۆڵێکی گەورەشی هەیە ینی چونکە دراوسەی سووریا یەک دووەم ئیسرائیل وەکو چاوە ئێستا تورکیا ئەڵێ مافی منە
سنووری خۆم بپارێزم بۆ ئەمنی قەومی خۆی ئیسرائیلجی ئەڵێ مافی منە خۆم بپارێزم و سنووری خۆم بپارێزم کەواتە بەم جوڵەیە بەم ڕێکەوتنی کورد لەگەڵ دیمەشق بەم ینی نزیکبوونەوەی کورد و هەروەها ینی ئەحمد شەرع لە بابەتی ڕێکەوتن لەسەر کۆمەڵی خاڵی گرنگ توانین بڵین هەیمەنەت و دەسەڵاتی تورکیا لە سووریا کەمە بێتەوە ویسیان کەمیکەنەوە بەڵێ حەزەکەم ئەوە ڕاستیەکی بێژم تورکیا و ئیسرائیل دووسی یەکن تورکیا و ئیسرائیل شریکن پێش ینی هەموو شتێکی لە 2012ەوە ڕێکەوتونیانی هەیە لەسەر سووریا بەڵێ بەڵام تورکیا نەتەنها خۆی بوو پوتینجی لەگەڵ بوو رووسێکی لەگەڵ بوو بۆیە ئەمانە اتفاقیان ئەوە بوو کە لە رووسیا یعنی رووسیا بتوانە بێ ئیران دوور بخینن ئیران دوور بخینن رووسیا بمینێتەوە کردیشە و لە ئاخر کردیانە ئەو بەو شێوەیەوە ئەنجام درا بەڵام لێرە شتەکەیە تورکیا ئێستا سنووری خۆی تێپەڕی کرد یعنی زیادڕەوی کرد لە ئەو اتفاقی نیوان ئیسرائیل و ئەوان لە سووریا بۆیە ئیسرائیل ئێستا قبول ناکات ئەڵێ نابێت تۆ زیادڕەویت کردووە ئەوە ڕێکەوتنیمە ئەوە نییە بەو شێوەی تۆ زیادڕەویت کردووە بۆیە نابێ بۆیە یەکسەر چوو بوو لە ترامپ داخواست کرد یەکسەر بە کورد و عەلەوی و سونە و ئەوەی دیکە ئەوەی کە گوێرەی ئێمەە با ئەوەن لە پێش بن بەسە بوونمونە دەرعا سونەیە دەرعا ئێستا خۆیان یان پاڵ ئیسرائیل سوێدا ئەوژی دروزە خۆیان دروزەکانن خۆیان یان بە پاڵ ئەوە هەر ئەم ڕۆژ ڕێکەوتنیشی دورزەکان هەبوو لەگەڵ ئەحمەد شەرع ینی بە هەمان شێوەی کورد و ینی دیمەشق ئەویش پێ وایە ینی ئەمە سلسلەیەک ڕێکەوتنە بۆیە کە ئەو ئارامی کە هەم ئیسرائیل هەم ئەمریکا هەم سعودیە و ینی وڵاتانی هەندێکی کەندا و ئەیخوازن لە سووریا دەبێتە ئارا و بەشێک بێ لەمە بەڵێ من پێم وایە ئەوە بجێبجێشی دەبێت و ئیسرائیل و ئەمریکا لە سووریا هەوڵ ئەدەن پێکهاتەکان بپارێزن و ئەو پێکهاتانە پارێزنی ئەو پێکهاتانە ئەوژی شتێکی دەڕوریە بوو لەبەرەوەی مژاری عەلەویەکان زۆر گرنگ بوو کە بڕاستی عەلەویەکان ئەتوانم شتێکی بڵێم عەلەویەکان 54 ساڵ دەسەڵات بوون 54 ساڵ بەڵام من ناڵێم زۆر لە دژی کورد بوون بەڵام هیچیان بوو کورد نەکردن ئێستا بوونمونە بەشەر ئەسەد تا ڕۆشت احترافی کورد نەکرد ئەم ئەحمەد شەرع کە هەموو کەس لە دژی بوو گوتیان نەزانم چییە و چییە و چییە ئێستا ئەحمەد شەرع هەر هەندێکای ئەڵێ وەڵا لەبەر قەتلی عامێ عەلەویەکان قبولیان کردو وانە ئەمەە میشکیان بچووکە پێم سێرە وانە کاکە قەتلی عامی ئەوە جیاوازە خۆ ئەمریکا لەگەڵ شەرع کاکە ئەمریکا لە دژی شەرع نییە بابە منە ئاشکارە بڵێم ئەمریکا شەرع هێنا ئەمریکا ئەحمەد شەرع هێنا بوو سووریا بوو زانی بوو بەڵێ چونکە ئەگەر ئەمریکا ڕێگە بدا کەسێکی دیموقراتی کەسێکی باشی کەسێکی محافظکاری سووری بێتە ئەوە وڵای هەر گوێ لە ئەمریکا ناگرێت گوێ لە کەسی ناگرێت گوێ لە هیچ کەسی ناگرێت بەس کەسێکی پیاوی خۆی نزیکی خۆی پەروەردەی خۆی ئەجندای خۆی بەسەر جێبەجێ بەو شێوەی ئێستا ئەمە بۆ ئێمە باش بوو چونکە دەرفەتێکە بۆ کورد ئەمە بەڕاستی ئەمە بۆ کورد و بوو پێکاتەکان بۆ پێکات بە تایبەت بوو کورد دەرەجی یەکە ئێستا زۆر کەسە وازانە ئەمە کاتی ئەو ئەمە ڕەوشی کورد خراپ دەبێ و نەزانم چیت بێ من پێشەجی وتم لای ئێوەش لێرەشتی وتم شەر هەیە شەرەکی لە بەردەم کورد هەیە بەڵام چی شەڕەکە چۆنە چونچونیە دیار نییە بەڵام من پێم وایە کورد دوای ئەم ڕێکەوتنە کورد بوون بە فەرمی لە سووریا هەر بوون بە فەرمی بوون هێزەکانیش دەبن بە بەشێک لە هێزەکانی ناوخۆی سووریا ئەوەی مەسەر هێزەکان حەزەکەم طبعاً ئەمە خاڵێکی زۆر گرنگە چکە پێشتر بۆ نمونە ینی دەنگۆی ئەوە هەبوو یاخود داواکاری ئەوە هەبوو لە دەرەوەی سووریا ینی دەیانوو دەبێ ڕاستە دوایەوەی کە شەرعی ژاتە سەردەسەڵات دەیوە بووە هەموو هێزەکان هەڵبۆشێتەوە یەک هێزی هاوبەشە بێ کە هیچ هێزی سووریا بێ تورکیاش بەمان شێوانی لە ڕابردووە ئەم زەختی زۆرە کرد و فشاری هێنا بۆ ڕۆژاوی کوردستان بە تایبەتی بۆ هەسەدە کە دەبێ هەسەدە چەک دابنێن و هەڵبۆشێتەوە بەڵام خۆشبەختانە سەر لەم ڕێکەوتنەیە یعنی یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوەیە کە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە دەبنە بەشێک لە هێزەکانی دیمەشق و وڵاتی سووریا کەواتە ئەم هێزانە هەم پارێزەری خاکی سووریا بن هەم سنوورەکانی ڕۆژاوی کوردستان و خاکی سووریا ئیتە بۆچی تووشی شەڕ بێتەوە ینی بەڕاستی ڕۆژاوی کوردستان قسەکە ئەمەیە بە حەقت کاگۆزان وایە ڕاستە ئێستا من شکی دیکە بڵێم ئیدارەزەتی وەک خۆی دەمێنێت ئیدارەزەتی وەکو خۆی بەڵام چی هەماهەنگیە لەگەل دیمەشق و هێزەکانی سووریای دیموکراتیک احتیمالە لە داهاتوو
ببن والله ئێمە خەڵکی سەر بە دەوڵەتی سووریا قبول ناکەن لە عەلەویەکان یا دورزیەکان وڵا ئێمە کورد قبول دەکەن هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو کاتە ناچارە لەوێ نەشتجێ بن فەیلەقێکی بنرێن بۆ ئەوەی یا چەند لیوایەک بنرێن بۆ ئارامی ئەوێ بەو شیواییە یعنی ئەم هێزی سووریای دیموکراتیک من ئەوە قسەی خۆم کردم پێشتر و هایشی ئەڵێم هێزەکانی سووریای دیموکراتیک لەلایەن هێزەکانی نیودەوڵەتیوە دامەزراوە بە پشتگیری کورد بۆ ئەوەی کە لە سووریا ئارامی بچەسپێنن ئارامی جێبجێ بکەن و ئەمەش جگە لە هێزەکانی سووریای دیموکراتیک هیچ هێزێکی دیکە ئێستا نییە لەسەر ساحە بقووەت بێ و بەهێز بێ و ڕێکوپێک بێ و دوور لە تند و تیژی بێت منەظەم ڕێکوپێک و دوور لە تند و تیژی بۆیە من پێم وایە هێزەکانی سووریای دیموکراتیک هەڵ ناوەشێتەوە وەکو هەنێک چەپڵ و ڕێزان لێ دەدان ئەوە هەڵدوەشێتەوە نزەم چی و بڕێز و جەڕان و گوتیە ئەوە نییە ئەمە ئێستا ئەوەی کە ڕێکەوتون ئەمەیە و تەماشا بکەن بەرهەمەکان لە داهاتوو ئاشکارە دەبێت بەڵام شتەکان بە ئاسانی نابێ ها نایە وەکو خواردنە دوای سووریایی زۆرە دروستە بێتەوە جوارە زۆر دژوارە بەڵام ینی خاڵێکی زۆر گرنگتر لە بابەتی سووریای نوێ ینی بابەتی دامپیادانانی پێکاتەکان و بەشداریکردنیان لە ماف و لە دەسەڵات و لە پاراستنی ینی ناوچەکانیان ئەمە پێدوانیە لە داهاتوودا وای لێبێ کە بێتە ینی وڵاتێکی فیدرال تا ڕادەیەک بۆ نمونە باکوور و ڕۆژەڵاتی سووریا فیدراالێشی خۆی بەدەستبێنێ بە ئەمان شێوە دورزەکان بە ئەمان شێوە عەلەویەکان ئەمە دانانی بناغە و بنەمای فیدرالیت نییە لە سووریا وایە هەروایە بڕاستی وایە چونکە ئێستا یەکسەر ئەگەر باسی فیدرالی بکەن یا بڵێن ئێمە فیدرالی دەکەن چونکە عەرەب تا ئێستا لە فیدرالی تێنەگەشتووە عەرەب وات زەنی فیدرالی یعنی تەقسیمە فیدرالی یعنی پەرچەکردنە بەڵێ عەرەب غەڵەت تێگەشتووە خۆی ئێستا تەماشای هەرێمی کوردستان بکە بچە بوو شارەکانی عەرەبی و وەرە بوو شارەکانی کوردستان شارەکانی کوردستان وەکو بەهشت وەک ئەوروپا لە ئەوروپا جوانتر بوونە بەڵام شارەکانی عرب بچێت تەماشا بکە وەزایان چۆنە بۆیە یعنی ئەوان پارەی زیاترن ئەوان بۆچەی زیاترن ئەمە هەموو شتێکی زیاترن ئەوەی خۆمان تەماشا بکە خەڵکی خۆمان خەڵکی کورد حەزری ژیانە ژیانی خۆشتەوێ دنیا خۆشتەوێ هەموو شتێکی خۆشتەوێ ژیانی ڕاستەقینە لەی کووردە لە ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوەیە یعنی من بڕاستی پێت بڵێم عەفرین پێش داگیرکردنی عەفرین ئەگەر خۆت بچۆ عەفرین ببینە تۆتە ئەمەش بەهشتی خۆی تەعالە لێرە دروست بووە خۆیان هاتن ئەو چەتانە هاتن لە ڤیدیۆکان ئەیان گوتن ئێمە خۆمان دەکوش بوو بەهشت وەڵای ئێستا بزندی ئێمە لە بەهشتن ئەوە لە بەهشتن ئێمە تەماشەکە عەفرین چەند تێکدان بەڵام هەر ئێستاش وەکو بەهشت مینێتەوە بەڵام بۆیە ئەم دۆزی گەلی کورد پێت بەڵێم لە ڕۆژاوی کوردستان بە هەر کەس ئەو نەبێ یعنی دڵخۆش نەبێ وڵا نەما ئەم ڕێکاوتنە هەموو شتێک تێکدا وا نییە ئەم ڕێکاوتنە زۆرەکە هەرماوە کانتۆنەکان هەرماوە ینی هەموو هەماهەنگن لەگەڵ دیمەشقا تەنانەت ینی یەکێ لە خاڵە گرنگەکانی دیکەش بابەتی ینی سەرەواتی ژێر ئەرز و سەر ئەرزەکە نەوت و غازە بە حەقەت یعنی ئێمەژەوە لە ژێر دەسەڵاتی هەسەدە و ناوچە کوردیەکان ڕۆژاوای کوردستانە ئەمەش بەشێکە لە ئیتیفاقێکە ینی کە دەبێت ینی لێەوە بۆ هەموو گەلانی سووریا بێت کەواتە هێشتا باڵادەسی ئەم ناوچەیە هەیمەنەتی ئەم ناوچەیە قەڵەمڕەوی فراوانی ئەم ناوچەی هەر بەردەوامە بێت کەواتە کورد ئەتوانین بڵین لە داهاتووی سووریادا میحوەرێکی استراتیژی گرنگە لە بڕیاردان زۆریانە ڕاستە گرینگە بۆیە ئێستا من حەزەکەم شتێکی دیکە بڵێم ینی ئێستا لەوانەیە سەرەتا شوتم خەڵکی عەفرین زۆر پێیان خۆش بووچی نەتەنها خەڵکی عەفرین ئێستا خەڵکی تەلعرانەیە تەلحاصلەیە ئەمانیش زیاتر لە 50,000 کوردن لە ڕۆژلاتی حەلب کاتی خۆ قەتلیعام بە دەرحەقی ئەوان کرا لە 2013 یەکەم قەتلیعام لەوێ بوو بەڵێ بزداری حەقی کورد بەڵام ئەمانە کورد 1 ملیۆن کورد لە ڕۆژئاوای فراتە کورد تەنها ڕۆژلاتی فرات نییە 1 ملیۆن کورد زیاتر ئەمە عەفرینی 1 ملیۆنە 500,000 جی ئەوەنەی تەلعران و باب و ئازاز و نەوچەکانی دیکە ینی پێ دوایە بەم ڕێکەوتنە هەردوو ینی بەری ڕۆژئاو ڕۆژهەڵات لە ئەبری یەک بەڵێ ئێستا کورد ئەو دابەشکردنە نەما کاتی خۆ رووسیا و ئیران ئەیان گوتن ڕۆژهەڵاتی فراتی ئەمریکایە ئەوە ینی شوونی نێرانە ئەمەش خۆمانە شوونی سووریەکانە ینی ڕۆژئاوای فرات بەڵام ئێستا ڕۆژاوای فرات و ڕۆژهڵاتی فرات نامینێ لەم ڕێکەوتنە
ئەوە زۆر میهمە طبعا ئەوە ڕاستی گرینگە بۆ ئێمە بەس کەس هەیە نزانێ ئەو شتانە تحلیل بکەیت نزانێ ڕاستیەکان چونکە زانی چۆن محلیلی خۆمان هەیە کوردی ڕۆژاوایی کوردستان زۆر پەلا و تند بوونە بە پەلا زانی چۆن تحلیل پێش تۆ تحلیل بکەیت بیر لێ بکە بیر یعنی ئەم 1 ملیۆن نیوی کورد کاتی خۆ لە ژێر دەستی ئەو چەکدارانە مابوون کاکە یعنی تۆ هەست ناکێ ئەوان چۆن مەزلوم بوون چەند مەزلوم بوون باشە ئەمڕۆ ئەوە بۆ ئەوەن باشە کاکە ئەوەن ئەم ڕێکەوتنە بۆ ئەوەن خراپ نییە کەواتە زۆر گرنگە ئەم ڕێکەوتنە بوو ئەوان و هەردوو بەری ڕۆژاو و ڕۆژەڵاتی ینی کوردان بەیەکەوە گرێ دەداتەوە بەڵام ینی ئێمە ئەوێ ئەوەش لەبەر چاو بگرین و ینی لە مێشکمانە ئازاین کە ئەم ناوچانە ئێستا بەدەست و هێزانون کە تا ڕادەیەک یعنی لەگەڵ وڵاتی تورکیادا هاوپەیمانن و بەتایبەتی ئەفرینە گرێسپیە سەرێکانیە عزازە ئەم ناوچانەمی داژی کراون ئەو هێزانە پێ دوایە دێنێ ژێر قەڵەمڕەوی دیمەشقە و لە ژێر سەرکردایەتی ئەحمەد شەرع بڕیارەکانی جێبەجێیەکەن و هەماهنگە بن بۆ ئەم ڕێکەوتنی کە لە نێوان ڕۆژاوی کوردستان و لەگەڵ دیمەشقای ئیمزاکراوە ئەم ناوچانە ئەدەنەوە بەدەستی ئیدارەی خۆسەری تا ئێستا هیچ شتێکی وە لە ئارادە نییە بەڵام من دڵنیام لە داهاتوو بە پێشکەوتنی پرۆسەی ئاشتی لە باکووری تورکیا و کوردستانی باکوور ئەوە پێشکەوێت چونکە ئەوەیشی گرینگە چونکە پەیوەندی و گرێدراوە بەڵێ چونکە تورکیا بتوێنێت تورکیا لە حەلب دەسەڵاتە لە ئەدلب دەسەڵاتە ئێستا لە بەشێکی لازیقی دەسەڵاتە تورکیا دەسەڵاتی هەیە بۆیە ئێستا ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکا و ئیسرائیل ئەم ئیشا دەکەن ئەوان ئەو ڕێکەوتنە عیدی ئەوەنە لەگەڵ تورکیا مژاری تورکیا عیدی ئەمریکا و ئیسرائیلە ئیش لێرە دەکەن ئێستاش ئیش لێرە دەکەن من پێتان بڵێم و ڕۆژێکیشی دانیشن لەگەڵ مەزلوم عەبدی تورکیا لەگەڵ مەزلوم عەبدیش دانیشن ئاوا من ئێستا ئەڵێم و لە داهاتوو تەماشا بکەن یا لەگەڵ یعنی ئیدارەی زیاتی پەیوەندی دەبن و پەیوەندی دەبن و ڕازیش دەبن هەر خۆ چکە لە سەرەتاوە ینی تورکیا لە دوای کەوتنی بەشار ئەسەد و دەست بەکاربوونی ینی ئەحمەد شەرع لە دەسەڵات لە سووریادا ینی تا ڕادەیەک لە پشت پەردەوە ڕێگر بوو بۆی کە لەگەڵ کووردا بنیشە بەڵام یانیەوە تا ئەنجامی ئەو کۆمەڵە دانیشتن و سەردانانی وەفدی کوردی بۆ ڕۆژاوە بۆ دیمەشق ئەو تا ئەنجامەکەی ئەو ڕێکەوتنە بوو کە دوێنێ ئیمزاکرا و ڕێکەوتنیشی گرنگ کەواتە ینی بە دانیشتنی ئەحمەد شەرع لەگەڵ بەڕێز ینی مەزلوم عەبدی فعلا ینی ئەو پێشبینی جەنابیشت لە داهاتوویشی لەوە چێ دووریان نزیک بێتە دی کە تورکیا ژوامان شێوە بیەوێت زۆر هاتیادێ چووکە کاکە پەیوەندەکانی ئاسایی بکاتەوە ئێمە و تورکیا دراوسەنە کاکە ئێمە و تورکیا دراوسەنە ئێستا گوندی ئێمە هەنا نیوی عفرینە نیوی کوردە باکوورە برا لێرەیە باوک لەو بەرە و برای لەو بەرە ئێستا بەو شێوەیە بڕا بکە ئەوە تێڵە تێل تەنها تێلی سنوورەیە کاکە ینی ئێمە لە دژی تورکیانین بەڕاستیە من وەکو کوردی ڕۆژاوی کوردستان وەک ڕۆژەمانوچەک ئێمە نابێت تۆ ئینکاری تورکیا بکەیت شتێکی هەیە با ئێمە ڕاستیەکان بن ئێستا زۆر کەسە تحلیل دەکەی و جوێن بێکتر دنوشتی وە ڕاست نییە کاکە تورکیا دەوڵەتە بتوێنێتوێ تورکیا هەیە لەسەر ئەردواقع نابێ من بڵێم تورکیا وایە وای کاکە تورکیا هەیە دەوڵەتە کاکە تۆ چی ئاڵێت دەوڵەتە دەوڵەتێکی لە ئەوەندە ساڵدا هەیە بەڵام ئەتوانێت ڕخنەی سیاسەتی ئەو بکێ ئەتوانێت ئەو پیشلکاری ئەکەن بن پێکردنی مافی مرۆڤ دەکەن لە دژی کورد و ئەوە هەموو جێگەی ڕخنە و قبول نابێ بەڵام نابێت تۆ بڵێ بە هیچ شیوایی تورکیا ڕازی قبول ناکەم کاکە لە سیاست دۆست و دوژمنی دائیم نییە بەرژوەندی دائیم هەیە بەرژوەندی ئەبێ ئمە تۆزێکی فێری سیاسەتیش ئەخز و عەتایە ینی دانوستاندن شتێک وەردەگری کوردی ژانی زۆر جار لەوە چێ ڕاستە لە ڕۆژاوی کوردستان لەسەر ئاستی باڵا داوا کراوە کە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا ئاسایی بکرێتەوە خۆ ئامادەشن بۆ ئەم هەنگاوە بەڕاستی ئەگەر ئەم هەنگاوە لە ڕێگەی دەوڵەتی سووریا و لە ڕێگەی دیمەشقەوە بێ پێدوان نییە ینی ڕێگاکە کورتترەکاتەوە بەڵێ وایە ڕاستە وایە زانەی چۆن ئێستا لە دیمەشق تورکیش لوەیە و ئیدارەی زیاتیش لەوێ جێگەی خۆی کردووە ئێستا بەڵێ کەواتە ئەوێ نزیک یەک دەبن ینی دیمەشق ئەبێ جێگەی هەودیتن و دیدار و شتەکان وەک کاتی خۆ چۆن سەرۆک مامجەلال لەوێ لە هەگەگەل لە هەموو لایەنەکانی دنی و دەوڵەتی دیدار دەکرد لە دیمەشق یعنی بوو هەموو لایەک بڕاستی باشە ینی دیمەشق لە داهاتوو وەکو جاران دەبێ چۆن پەیوەندیەکانی کورد هەموو لەوێ گەشەی کرد لەگەل هێزە نیودەوڵەتیەکان و لایەنەکانی شۆڕژگەر و ئەوە
ئێستش لێ بەوشی وید بێت و دیدار احتیمالە لەگەل تورکی لێ ببێت لە دیمەشق ببێت دوور نییە خۆ لەوە چ لە پشتی پەردەش هەندێک دیدار و هەندێک ڕاگۆڕینەوە هەبێ ینی بەڕاستی لە ڕێگەی ئەمریکاوە ینی ناخێت دوور نییە شاشەی تیڤەکان یاخود ناکرێتە هەواڵ و بڵاو بکرێتەوە بەڕاستی بۆ هیواین ینی ئەم هەنگاوانە هەمووی بنرێت بابەتێکی دیکەی ینی گرنگ بۆ کوردان لە سووریادا و بۆ مافەکانیان یان لە ڕابردوومە کۆنگرەکەی پاریس کرا ئێمەی کورد و ئێمە ڕۆژنامەوانان و ینی کەناڵەکانی کوردی و لە ڕۆژاوی کوردستانی ژێەوەی چاودێری سیاسی و خەڵکی ڕۆژاوا گلەیتان کرد کە کورد نوێنەری نییە و بوونی نییە و کورد نەخوێنراوەتەوە بەڵام لە دوایەم ڕێکەوتنە لە دوایەم دانپیادانانی دیمەشق بۆ ینی ناوچەکانی خۆسەر و باکوور و خۆرەڵاتی سووریا پێ دوایە ئەگەر هەر کۆنگرێشی دیکە لە ناوخۆی سووریا یاخود لە دەرەوە بکرێت نوێنەرانی کوردیش بەشێک دەبن لەو کۆنگرێ دڵنیام لەمەم دوا وایە ئەم ڕێککەوتنە یەک خاڵێک لەو خاڵانە ئەوایە ئەبێ پێکوا بێن پێکوا بازە نووسینەوەی دەستورەکرێ بەڕاستی بەڵێ ئەوەی لژنەی دەستوریش بە هەمان شێوە کە بێ کورد بوو کەسایەتی کوردی بەشدار دەبێ لە لیژنێکە هەمیان بەو شێوەی بێ کورد نابێت تەواو ڕێککەوتن نەتەنها چەند ئیمزایەکە ناوە نییە ڕێککەوتن زۆر شتی هەیە ئێستا لیژنە دروست بێت ئەو لیژنایە ئیش لەسەر زۆر شتەکەی ئیش لەسەر مەسلەی ناوی سووریا دەکات سووریا کۆماری سووریا نەکو کۆماری عەرەبی سووریا ئیش لەسەر ئەوە دەکە ئیش لەسەر گواستنەوەی خەڵکی عەفرین و سەرەیکانی و گرێسپی دەکا بوو ناوچەکەی خۆیان ئیش لەسەر ئاوارەکانی ناو تورکیاگا بۆ هەمیان هەریمی کوردستانیش و هەمیان لە هەر شوێنێک بێت چی ئاوەرەی سووری و هەریمی کوردستان و ڕۆژاوی کوردستان هەبێت موناقەشە لەسەر ئەکرێت ئەمەە هەموو لە داهاتوو ئەو لیژنەیە ئیش دەکات بۆیە ینی شتەکان یەکسەر ئەمڕۆ بە ڕێککەوتنەکە یەکسەر ئەنجام نابێ وردە ئەم ئیشانە لە داهاتوو ئاشکرا دەبێت بڕاستی ئەبێ ئێمە بە سیاسەتی دیالۆگ و نەفەس لە ڕۆژاوی کوردستان بۆم بابەتانە وانە ینی برادرانی ڕۆژاوە بە تایبەتی ئەو لایەنانی کە جەنابەت نەدەگرن لەم ڕێکەوتنە یاخود لە هەنگاوەکانی نزیکبوونەوەی کورد لە دیمەشق ینی پێویستە جارێت تەماشا بکەن بزان ئەنجامەکان بەچی دەگا وایەنە بابەتی ئاشتەوایی لە ناو سووریادا بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان لە نێوان ینی کورد بەچی دەگا دوای ئەم ڕێکەوتنە چکە پێشتر چەندانی شتێکە بوو ئەنە کەسە و برادرانی دیکە لە ڕۆژاوە بەڵام بێ ئەنجام بوو وایە لە دوای ئەمە پێ دوایە هەنگاوەکان خێراتر و گەرمترە بن بۆ نزیکبوونەوەی کورد پێم وایە باشتر دەبێت چونکە ئێستا برادرانی ئەنەکەسە ئەمڕۆ بێ پێیان وا بوو ئەڵێن ئێمە ئەگەدار نین یانە ئەگەداری ئەم ڕێککەوتنان نین هیچ ئەگەداری ئێمەیان نەکردووە کە دیارە ئەوان پێیان خۆشوەیە کە بەشدار بن ئەوە دیارە ینی پێیانە خۆشە بەشدار بن ینی چونکە ئێستا هەموو شتێکی ڕسمیە و بەس لێرە شتەکەیە زەنی چۆن بۆچی ئەمریکا و دنیا و عالم هەموو و ئەحمەد شەرح یەکسەر لەگەل مەزلوم عەبدی پەیوەندی کرد بۆچی لەگەل ئەنەکەسە نەیکرد برادرانی ئەنەکەسە عەبدولحەکیم بەشار دکتۆر عەبدولحەکیم زۆر لەوێ ماوە فەقیری لە 15 ڕۆژ 20 ڕۆژ هەر نەخەوی و زۆر هەوڵیدا زۆر هیلاک بوو شەرع قبولی نەکردانی بوو قبولی ناکرد لەبەر ئەوەی ئەو کاتە خۆت زانی شەرع تازە هاتبوو و گوتی ئێتیلاف لای من نییە ئێتیلافی سووری نەماوە کەواتە ئەنەکەسیش نەماوە بۆ بوون لە ئێتیلافی سووری اعترافی پێ نەکردەوە وتی خۆ هەڵوەشێنن بەو شێوەی کاتی خۆ ئەوە هەموو شتێک بوو لە سووریا بۆیە ئەو کاتە برادرانی ئەنەکەسە هەڵایەن چی بوو نەتبوو بەو شێوەی بکەن ئەبێ بەهاتەنە بوو قامشلو دانشن پێکوە یەک وەفتی مشتەرەک پێکوە هەو بەش بچن بوو دیمەشق و وەکو ئێستا باشتر بوو ئەمریکا لەگەڵ تۆ بچێ فەرقی هەیە تۆ خۆت بچێ بە بێ داوا و بێ ئەوە نابێ بێ داوا بوو من بچم نابێ بەڕێز ینی فەرماندە عەبدی بە ینی کۆپتەرێکی سەربازی ئەمریکی بەڵێ تەحالوفی دووەلی بوو بەڵێ خۆیان ینی پاراستنی ئاسایش و ئەمنیان بۆ کردو کەواتە لایەنی باوەڕپێکرا و دانپیادانرا و تەنها بەڕێز مەزلوم عەبدی و هێزەکانی سووریای دیموکرات و هەروەها بەڕێوەبەرایەتی خۆسەرە لە ڕۆژاوی بەڵێ ئێستا ئەوەی کە ئیشی کردووە ئەندەزیاری ئەم ڕێککەوتنە بەدران چیا کورد بوو کاک بەدران چیا کورد و خەڵکی عەفرینە تەبی ئەو لیدەری زاتیە ئەوە لە جێگەی ئیلهام ئەحمەد بوو بەرپرسی پەیوەندەکانی ئیداری زاتی بوو بەڵام بوو ئەم ئیشە واز لێ هێنا ئەوە دوو مانگە خەریکی ئەمە بوو دوو مانگە بەبێ دەنگ و بێ ئەو خەریک بوو تا سەرکەوت
ئەو بەرهەمی ئەوش کە دوونی ئیمزەکرا نەر دوێنێ لە بەرنامی پانۆراما دوێنێ شەو لەگەڵ بەڕێز ساڵح مسلم یعنی دیدارەمە بوو ڕاستەخۆ لە قامشتەوە لەگەڵمان بوو طبعا لەو ساتەیە بوو کە ینی ڕێکەوتنەکەی ئیمزاکرا و ڕای بەڕێز ینی مسلمە وەرگرت لەبارەوەی کە ئایا هەموو لایەنە کوردیەکان لە ڕۆژاوی کوردستان بە ئاگابوون لەم ڕێکەوتنەوە پرسوڕایان پێکراوە پێشتر ڕایۆژ و گفتوگۆ هەبووە لە ڕۆژاوی کوردستان بەڵێ وتیەم وەکو پێدە ینی ئاگاداری گفتوگۆکانین و هەنگاوەکانین و ئێمە بەشدار بووین لەم بابەتە کەواتە زۆربەی لایەنە کوردیەکان لە ڕۆژاوە پێ وایە بە ئاگابوون لە ڕێکەوتنەکە پێم وایە ئاگا بوونزانی بوو چونکە دانیشتنیان کردووە و مناقەشەیان کردووە لە نیوان یەکتر بۆیە پێم وایە لەوانەی برادرانی ئەنە کەسە کەوا ئاڵێن ئاگادار نین لە ڕۆشتنی مەزوو عەبدی و ئیمزاکردین لەو کاتاوە احتیمالە ینی چۆنی بیوە وەکو دیکە لە سەرەتاوە دانیشتنیان کردووە مەزوو عەبدی لەگەڵ ئەنە کەسە دوو جار دانیشتووە تایبەت دانیشتووە ینی کەواتە مناقەشە بووە هەموو شتێکی بوو یەکتر شروڤیان کردووە بۆیە ینی بەڵام ئامادە نەبوونە لە کاتی ئامادە نەبوونە شەرت نییە تەواو ئەوە وەکو نوێنەرێک کە ڕۆشتووە ئێستا زۆر کەسایی ئەڵێ چی ئەڵێ ئەوە عسکەریە ئیشی چییە بەو شێتە ئەحمەد شەرع عسکەری نییە ئەحمەد شەرع کێ سیاست کردووە بالعکس مەزلوم عەبدی 6 ساڵ لە ئەوروپا کاری دیبلۆماسی بوو مەسئولی گشتی بوو مەسئولی گشتی کاری دیبلۆماسی کردووە لە ئەوروپا یعنی مەزلوم عەبدی کاتی خۆ 4 سال مەسئولی تەڵەبەی ڕۆژاوای کوردستان لە حەلەب بووە خۆی خوێندنی ئەندەزیار بووە سووریا ساحی سووریا لە ئێسادا فەرماندە سەربازەکان حکوم دەکەن بە ئەم سەربازە دیبلۆماسی بووە سیاسەتمەدار بووە ئەمە لە بناڵیەوە سیاسەتمەدار بووە یعنی خوێندکار بووە ئەمە کەسێکی احتیاجی نەبووە ئێمە پێ بڵێن وەڵا ئەمە نێزانێ و نظام چی و عسکەریە و تەنها عسکەری نییە سیاسیە دیبلۆماسیە من يعني وخلكي كوباني خلكي كوباني ما زال يعني حمو أوي خوي طواوة يعني أجر دبلوماسي شيء سركوتون بوايا هل يكم روجي كوتني بشار السدو يجوا شو دمشق شاوري داري أحمد شرعي أجر بلاموتا بهيزو يعني هيبته هيمنته شو دمشق بو يمذاكرني الريكوتن زور كسايا فيربونا زاني خلكي إما للشر سركوتونا لميز بنكون لسر ميز إما سر نكون أو خيالات نما أو سر نما أو كاتي خوبو بس إستا ونيا إما إستا كرد دبلوماتيك وان هيا حموش كاكا باي ما بالبيرناك مام جلال كاكا مام جلال دنيا روخان كاكا إستا سروكي إيران كهات بو هريمي كردستان وعراق وكروشت روجنامه كان إيراني يعني قلتن والله همان سياستي جلال طلباني بكاريناوا كواتا سياستي مام جلال سياستك سركوتو دبلوماسيا نبو كاكا بوك لنا كرد دبلوماسي نيا فعلا امرو نابي ما وبلي يعني اسا امريكا مصدوم عبدي اكيد كاري زور جرينجا وبراستي ها يك ريبازي سروك مام جلالي بيون دي كانا اوامن باشكرا على بوي بريز سروك بافل بحثي كركا بيشجري كردوها ولسرتها أو لسر أساسي شو كمام جلال بصالح مسلم يشوتوها برشار جبكا مام جلال بحمو كساني رجاوي كرساني وتوها للرجاي دبلوماسي وبيوان كانوا ديالوج إيش بكن الديالوج دور نكون تاب صلاح الدين ده بيرتاش أو قصي يقول أحمد تركيش وتي بديالوج حاول بدنا نترسن الديالوج بشن بوناوا بديالوج حمشتك بسرد كويت نحمشتك شره باشر جيبت كابيويست كر بلام بيويست كر بديالوج بسرد كون شك جرينجا بو باراستني يعني خاككتو مافو كرامته بلام كدبلوماسيه داتا بيش شك كان بيدن كرين بله اسبون منا خريق بون براسيل للشيخ مخصوص شرط به يا كم روجي بيش او يعني نوي مانك خريق بو شرب ببراسيل بو چند کس بریندار بون بلام روزی دیکا ریکوتون بو تماشاکا او چکار راوستا بو دیپلماسیات به سرکوتنی دیپلماسیات ریگال چک بکارهینانی چک دوسته تواوا يعني كواتا اتوين بلين ايندي سوريا نوي بو سرجم بيكاتا كان ايندي شي قشو يعني برشنداره ان شاء الله وين به چونکە ئیسرائیل ئەوەی دەوێ بەڵام ئیسرائیل چی دەوێ ئیسرائیل وەکو خۆی ئەعلان دەکات ئەڵێ ئێمە سووریەیەکی وەکو ئوردن يعني سووریەیەکی کە مەترسی نەبێ لەسەر ئیسرائیل
يعني چەکی قورچی چەک باڵا نەبێ، دەست چەکی نەبێت. خەتەری نەبێ، چەکی خەتەر پێ نەبێ و دۆستی ئیسرائیل بێ بەو شێوەی کاکە ئەمە هەموو وڵاتێک وا ئەڵێ چی وڵاتێک ناڵێ با دراوسێ من عیدی من بێ با دراوسێ من بگوێرەی مە بێ هەموو وڵاتان وانە کاکە نەتەنها ئیسرائیل بۆیە ئەبێ ئێمە ڕاستیەکان قبول بکەن مادام کە ئیسرائیل دراوسەی ئێمەیە کەواتە الواقع ئەبێ ئێمە پەیوەندیمان هەبێ بەڵێ. یعنی ئێستا عەرەبەکان هەموو لەگەڵ ئیسرائیلە چی دەوڵەتێکی عەرەبی لەگەڵ ئیسرائیل نییە با بەڵێ من لەگەڵ ئیسرائیل نیم هەمیان لەگەڵ ئیسرائیلە ئەگەر بوو ئەوەن حەلالە بۆچی بوو کورد حرامە بۆچی يعني ئێمە تەنەزول ناکەن ئێمە بۆ نمونە بۆ غەزە ڕەخنەمان کردووە شەرمەزارمان کردووە بەڵام بە هەمان شێوە لایەنی کە ئێرشی هەفتی ئۆکتۆبەریان کردبوو ئەوەش غەڵەتیان کرد ڕخنەی ئەوەشمان کردووە يعني ئەوەشی غەڵەتیان کەواتە کردووە کورد دەیەوێت تەوازن بپارێزێ بۆی کە هیچ نەبێ بەڵێ ئێمە دوژمنی بوونی خۆی کەسی پارێزراوێ کاکە ئێمە دوژمنی کەس نین ئێمە وەکو کورد ئاشتی خوازن والله ئێمە ئاشتی خوازن واللهی ئیسلامی ئێمەش ئاشتی خوازە ئێستا برادرانی ئێ خۆمانی حزبی ئیسلامی ئەوەش ئاشتی خوازن ئەوەی علمانی ئاشتی خوازن کورد پاکە پاک کورد ملەتێکی پاک و زۆر محتەرەمە تەماشاکە عەلەویەکان خۆ عەرەب نین عەرەبن بەڵام کورد ئەگری بۆ عەلەویەکان عەرەب ناگری عەرەب لێ دخا کورد پشتگیری دکە دگری کورد ئەڵێ بوو نمونە ئەڵێ بۆچی مەزنوع عەودی تەوقی کردووە لەگەڵ ئەحمەد شەرع کە دەستی لە خوێنی عەلەویەکان هەیە ئەوە کوردی خۆمان وا تەحلیل بکەن کاکە سەدام حوسێن سەد هەزاران کوردی ئێمە شەیدی کردووە و دوای نەچار بوونە مام جەلال و کاک مەسعود چوونە بوو لەی ئەو اتفاقیان کردووە بوو شەر بوەستێ طبعا دەستخیتە دەستی یعنی دوژمنەکەتەوە بۆی کە ئەمە واجبە شەڕ بۆستێنی ئەبێ شەڕەوەستێ ئەبێ دیالۆگ بکێ ئەبێ دوور نەکەوێ ئەمە زۆر میمە بۆیە من پێم وایە پێویستی ئێمە بە بەردەوامکردنی دیالۆگ هەیە بە لێبورین هەیە نابێ ئێمە زۆر وشک بن زۆر وشکی باش نییە ئەبێ نابێ ئێمە بڵێن ئاوا ناکاکە هەموو شتێک سەدی سەد نییە دنیا ژیان ئەوەیە کە کەوتی با سەدی سەد بێ کەواتە خەیاڵە با ئێمە لە خەیاڵ ژیان نەکەن با لە شتی ڕاستەقینە ژیان بکەن ژیانێکی ڕاستەقینە ئارام خۆش یعنی بڕاستی ئەو شێوەیە ئێمە پێکوە ژیان یعنی با هەموو پێکاتەکان جێگەی ڕێز و احترام بن واللهی لە عەفرین وەبوو عەفرین مخۆم خەڵکی عەفرین پرسیارش بکە عەلەویەکانی لای ئێمە نەمەزانی عەلەوی هەیە ناحیە مابەتە هەموو عەلەوینە نەمەزانی عەلەوی هەیە چونکە فەرق و جیاوازی نەبوو یەزیدەکان هەبوون نەمەزانی یەزیدەکان مەسیحی هەبوون نەمەزانی یەهودی جوولەکان باوکی موشەدەیان لە عەفرین معاملەی سابوونی هەبوو کاکە ئەوە هەموو کەسە زانێ لە عەفرین بوو معاملەی سابوونی هەبوو کاتی خۆ کاکە هەموو شتێک لە عەفرین هەبوو کەواتە عەفرین شوونی پێکەوە ژیان بوو بۆیە من ئەڵێم هەموو ڕۆژاوی کوردستان و هەموو کوردستان بە وەکو چۆن لە ئێستا سلێمانی لە باشووری کوردستان پێکوە ژیان سەرکەوتووە ئەوەی شوە دەبێ وایش ئێستاش وای ئینشاءالله بۆ هیواین هەموو لایەک سەرکەوتووە زۆر سوپاس بۆ بەڕێز هۆزان ئەفرینی چاودێری سیاسی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مابووی بەخێر بێت زۆر سپاس سەرچاوان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ